ناوی خوای گەورە و میهرەبان، سڵاوتان لەبێ فێرخوازانی خۆشەویست. من ئەژین عەبدوڵڵا، دەرچووی بەشی پەرستاری و ئەندام لە مۆتیڤیشن گروپ. خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ ماوەی دەوانە لە کۆرسی ئۆنلاینی توێکاری مرۆڤ هیومن ئەناتۆمی بە سەرپەرشتی ئۆنلاین مۆتیڤیشن گروپ لە خزمەت ئێوەی بەڕێزدا بم، بۆ هیوایە بتوانین سوودێکی بچووکتان پێ بگەێنین. کۆرسەکە لە دەوانە پێک هاتووە باسی توێکاری مرۆڤ و هەندێک زاراوە زانیاری گرنگ کە پێویستە هەموو خوێندکارێکی بەشی پزیشکی و زانستی بیزانێت و زانیاری هەبێت لەسەری، و بە زمانێکی ئاسان و پاراودا ڕێژراوە بۆ ئەوەی زۆرترین فێرخواز سوودمەند بێت و زانیاریمان هەبێت سەبارەت بە جەستەمان. بە درێژایی کۆرسەکان باز لە 7 ئەندامی جەستی مرۆڤەکەین و هەروەها ئەندامەکانیشان. لەوانەیە یەکەمدا کە بابەتی وانەیەکەم بریتێ لە باسێک دەربارەی ئەناتۆمی، بزانین کە ئەناتۆمی چییە و دابەشە بێ بۆ چەند بەش. ئەناتۆمی یاخود توێکاری لە پسپۆری زانستی کە بریتێ لە باسکردن و وەسفکردنی پێکهاتەی شتە زیندووەکان، بەشێکە لە زیندەوەرزانی و پزیشکی، واتە توێکاری پسپۆرێکی زانستیە، بەشێکە لە هەردوو بەشی زانستی زیندەوەرزانی و پزیشکی کە ئەڵێن توێکاری واتە باسکردن و وەسفکردنی پێکهاتەکان. زانستی توێکاری ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە 2000 ساڵ بەر لە ئێستا لەلایەن یۆنانیە کۆنەکان، و توێکاری دابەشکراوە بۆ 3 بەشی فراوان کە بریتیە لە توێکاری مرۆڤ هیومن ئەناتۆمی، توێکاری ئاژەڵ-زۆتۆمی و هەروەها توێکاری ڕۆک. ئێمە با درێژایی نۆوانەکەی تر باس لە توێکاری مرۆڤەکەین هیومن ئەناتۆمی. ئەم وێنەیە نمونەیەکە لەسەر توێکاری مرۆڤ هیومن ئەناتۆمی، و سەبارەت بە توێکاری ئاژەڵ-زۆتۆمی. ئەم وێنەیەمان هەیە کە وێنەی مریشکەکە کە تێیدا دەبینین پێکهاتەکانی ناو و دەرەوەی مریشکەکەی لەسەردا دیاری کراوە. ئەمە نمونەیەکە بۆ زۆتۆمی توێکاری ئاژەڵ. و سەبارەت بە توێکاری لە ڕۆکدا، ئەم وێنەی ئەمڕۆکەمان هەیە کە ئەمە نمونەیەکە بۆ توێکاری ڕۆک کە پێکهاتەکانی دەرەوە و ناوەوەی ڕۆکەکەی لەسەردا دیاری کراوە. یینە سەر هیومن ئەناتۆمی، توێکاری مرۆڤ. توێکاری مرۆڤ خوێندنی پێکهاتەکانی جەستەی مرۆڤە، تێگەیشتن لە توێکاری کلیلەکە بۆ ڕاهێنان لە پزیشکی و تەندروستی. کە ئێمە دەڵێن توێکاری مرۆڤ واتە خوێندنی پێکهاتەکانی جەستەی مرۆڤ لە ناو و لە ڕووی دەرەوەی جەستەی مرۆڤ. وشەی توێکاری ئەناتۆمی لە وشەیەکی یۆنانیەوە هاتووە. ئەنە بە واتای ئەپ واتە سەرەوە، تۆمی بە واتای ئەکەڵتینگ واتە بڕین. و هەروەها چۆن توێکاری بەگشتی دابەشە بێ بۆ 3 لقەی فراوان کە هاتوونەتە سەر توێکاری مرۆڤ، و هەروەها توێکاری مرۆڤیش دابەشە بێ بۆ چەند بەشێکی تر. لێرە بەشەکانی توێکاری مرۆڤمان هەیە. یەکەم دانە گرۆز ئەناتۆمیە. گرۆز ئەناتۆمی واتە خوێندنی بەشەکان و ئەندام و ئەندامەکانی جەستەی مرۆڤ کە ئێمە بمانەوێ بخوێنین و زانیاریمان هەبێت سەبارەت بە ئەندام و ئەندامەکانی جەستەی مرۆڤ، ئەو پێ دەوترێت گرۆز ئەناتۆمی. و دووەم دانا مایکرۆسکۆپیک ئەناتۆمیمان هەیە کە ئەمە وردبینە توێکاریە، کە ئەمە بەس لە توێکاریە یاخود وەسفکردن و زانینی پێکهاتەکانە لەژێر وردبیندا. سێڵ بایۆلۆجی یاخود سایتۆلۆجی کە ئەمە زیندەزانی خانەیە، زانیاری و پێکهاتی خانەکانی جەستەی مرۆڤە. سورفەیس ئەناتۆمیمان هەیە کە ئەمەیان توێکاری ڕووە، واتە لە ڕووکەشی جەستەی مرۆڤە چی ببینین، ئێمە باسی ئەوانە ئەکەین و پێکهاتەکانی ڕووی دەرەوەی جەستەی مرۆڤە زانین. و لە 5ەم دانا رادیۆلۆجیکەڵ ئەناتۆمیمان هەیە کە ئەمە پێی دەوترێت توێکاری تیشکی. و لە 6ەم دانە کۆتایی دیڤلۆپمنتەڵ ئەناتۆمی یاخود ئیمبریۆلۆجی کە توێکاری کۆرپەلەزانیە، واتە کۆرپەلەکە لە سکی دایکاتی پێش لە دایکبوونی ئێمە زانیاری سەبارەت بەو پێکهاتەکانی ناوی جەستەی کۆرپەلەکە دەزانین پێشەوەی لە دایک بێت. سەبارەت بە گرۆز ئەناتۆمی ئەم وێنەیەمان هەیە. گرۆز ئەناتۆمی وە گوتمان خوێندنی پێکهاتەکان و ئەندامەکانی جەستەی مرۆڤە. ئەمە وێنەیەکی جەستەیەکی مرۆڤە کە لێرەدا دەبینی ئەندامەکانی جەستەی مرۆڤی تێدایە، بەمە دەوترێت گرۆز ئەناتۆمی.
و وێنەی دووەم مایکرۆسکۆپیک ئەناتۆمیە کە ئەمە وەک دیارە وێنەیەکە لە ژێرورودبیندا. مایکرۆسکۆپیک ئەناتۆمی مەبەست لێی کە تۆ سامپڵێک دەبێت بۆ ژێرورودبین و بتەوێت پێک هاتی ناوەی ئەو سامپڵە بزانیت، بەوە دەوترێت مایکرۆسکۆپیک ئەناتۆمی. و لە وێنەی سێەمدا ئەمە وێنەی ڕووی دەرەوەی جەستەی مرۆڤە کە تێیدا بەشەکانی لەسەر دیاری کراوە، بەمە دەوترێت سورفەیس ئەناتۆمی کە خوێندنی پێکهاتەکانی ڕووی دەرەوەی جەستەی مرۆڤە. سەبارەت بەم وێنەیان ئەمە رادیۆلۆجیکەڵ ئەناتۆمیە، کاتێکە کەسێک ئەچێت تیشکێک ئەگرێت یاخود بە شێوە باوەکی کە لە ناو کووردا باوە پێی دەوترێت ئەشیعەیەک دەگرێت، پێیکەرە کۆ ئەندامی جەستەی مرۆڤ زۆر بەوازحی دیارە، لەوەوە دەتوانین بزانین کە ئایا ئێسکەکانی جەستەی مرۆڤ چۆنن و ئایا چ ئێسکێک زیانی بردکەوتووە شکاوە. وەک دەبینین ئەمە وێنەیەکی دەستە، ئەمە ئێسکی ئەڵنایە، ئەوەش رادیۆسە، رادیۆس و ئەڵنایە ئێسکی کەوەرە و زەندە و بەمە دەوترێت رادیۆلۆجیکەڵ ئەناتۆمی، واتە لە ژێر تیشکە ئێمە بتوانین پێکهاتەکانی جەستەی مرۆڤ بزانین. سەبارەت بەمان ئەمان دیڤلۆپمنتەڵ ئەناتۆمی یاخود ئیمبریۆلۆجیە، واتە زانینی پێکهاتەکانی جەستەی کۆرپەلە پێش لە دایکبوونی و لە ناو سکی دایکە. ئەمە قۆناغەکانی دروستبوونی چاوی کۆرپەلەی لە سکی دایکە کە بەمە دەوترێت دیڤلۆپمنتەڵ ئەناتۆمی یاخود ئیمبریۆلۆجی. وانەی ئەمڕۆمان تەواو بوو. زۆر سپاس بۆ گوێگرتنتان و بەخشینی کاتی خۆتان بە ئێمە، بۆ هیوایی بتوانی بێتمان سوودێکی بچوو بێ و بەخشین. خواتان لەگەڵ.